سەر بکرێ. خاڵێکی تر لەو خاڵانە ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەوەی ئیمان نوێ بکرێتەوە تازە بکرێتەوە ئازیزان. بۆیە ئێمە کاتێ دینداریەکەین مسلمان ئازیزەکان نابێ بە فەقیری دینداری بکەین. کابرایەتێ دژی خوا دژی پێغەمبەر دژی ئاین بە ئاشکرا کوردەواری ئەڵێ بە حەی عەلە السەلا هاوار دەکا و شەرمش ناکا لە کەس دژایەتی خوا و پێغەمبەری خواکە. ئەی منی تۆی مسلمان کە ئیماندارم کە مسلمانم کە قیبلەم کەعبەیە ڕابەرم پێغەمبەرە وەڵای شەرم ناکەم. لە چی شەرمەکەی تۆ؟ لە چی دەترسی؟ ئاشکرایکە ئەو ئەگەر یەک جار زیکری ئەخاتە ژێرپای تۆ دەجا بڵاوی کەرەوە 20 جار بیدە بە گوێیدا. زیاتر تۆ گەرم و گوڕت کا لەسەر عیبادەت لەسەر چاکە باشە ئەمانە ساردت نەکاتەوە. چونکە ئێمە بێ زیاتر ئیمانەکەمان بە قووەتر بێ، زیاتر بتەوتر بێ، زیاتر چەندێک خەڵک دژایەتی ئیسلامکە ئەوە نیشانەی ئەوەیە کە ڕاستگۆیی دینەکەی تۆیە. ئەگەر ڕاست نەبێ خەڵک دژایەتی ناکە، خەڵک لێی دەترسی ئەم ئیسلامە. ئەم ئیسلامە چونکە بشێتە هەرچی شوێنێک عەدالەت دروست دەکا، یەکسانی دروست دەکا، ڕاستگۆیی دروست دەکا، گەندەڵی نایەلێ بنبڕەکە، خراپە و خراپەکاری بنبڕەکە، چاکە و باشە بڵاو دەکاتەوە. ئەوانەیشی ئەمانەیان نەگەرەک تەبعەن پێیان ناخۆشە، چونکە ئەمە شتێکی خراپە بۆ ئەوان لای ئەوان، بەڵام لە حەقەتدا و لە ڕاستیدا چاکە و باشێ. خاڵی کۆتایی